ساڵتان لێبێت بینەرانی کورسان نیوز من هاوڕە تۆفیقم بەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر خوێن و خەباتدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو هەموو خەڵکی کوردستان. وەکو هەموو لایەکمانە زانین لە ڕابردوو و لە ئێستاشدا ینی لە هەرێمی کوردستان و لە پێناو ینی شۆڕشی ڕەوای کوردایەتی و لە پێناو بەدەستێنانی و دەستکەوتانەی کە گەلی کورد لە ڕابردووە لە ئێستا و لە داهاتووش پێویستە بەدەستی بێنێت. هەمومان نەزانین کۆمەڵێک شەهید دراوە لە پێناوی بەدەستێنانی ئەم دەستکەوتانەدا کە بەبێ جیاوازی بۆ هەموو کوردستان و بۆ هەموو ناوچە جیاوازەکان بووە. ئەمڕۆ یادی 38 ساڵەی شەهیدکردنی شەهید مامەڕیشەیە. هەمومان نەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەیان و سەدان و هەزاران مامەڕیشەی شەهید بوو لە پێناو خەباتی ڕەوای گەلی کورد و لە پێناو پاراستنی خەڵکی کوردستان و لە پێناو پاراستنی خاشی کوردستان و لە پێناو پاراستنی ئەو دەستکەوتانەی کە بەدی هاتوون. دیارە کورد و لایەنە سیاسیەکان و لە نێویشیاندا یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەباتیان کردووە بەبێت جیاوازی لە پێناو هەموو خەڵکی کوردستانە و ئەو شەهیدەی کە دەدرێت و ئەو خوێنەی کە دەدرێت لە پێناو هەموو خاشی کوردستانە بەبێ جیاوازی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کە لە سودۆ لەگەڵمە کاگڕەوەند شەهید غەریبەڵەدنی ئەندامی مەکتەبی شەهیدان. کاگڕەوەند بەخێر بی سوپاس دەکەم کە ئەندامی مەکتەبی علاقەت بورە داوای وەرنێ سەرچاوماناتی هەروە کاک حەسیب حاجی قادر کە سوکاری شەهید کە بە سوپاسەوە جەنابیشیان لە سودۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان. کاک حەسیب جەنابیشت بەخێر بی. سەرەتا کاگڕەوەند دەگەل لە بەڕێستەوە دەست پێ بکەم شەهید ینی کە شەهید دەبێت لە پێناو قەزیەیەکە یاخود لە پێناو مافێکە کە بۆ نەتەوەکەی و بۆ گەلەکەی بەدەستی بێنێ. بەگشتی من حەزەکەم ینی پێناسەیەکی شەهید لە زاری جەنابتەوە بزانم کە خۆشت کوڕە شەهیدی. بەڵێ زۆر زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێزی کورسات نوویست. سەری ڕێز و وەفاداری لە ئاست گوڵگۆی پیرۆزی شەهید مامەڕیشە و سەردار و موحسینە دا ئەنوێنم ڕێز ئەنێرم بۆ بنەماڵە تێکۆشەرەکەیان. شەهید ناوێکی زۆر پیرۆزە کاک هاوڕێ. لەبارەی شەهیدەوە قسەی فەیلسوفی ئینگلیزی جۆن ستوارت میل هەیە کە من پێم وایە پێناسەیەکی زۆر بە پێزی بۆ شەهید کردووە. ئەو ئەڵێ شەهید بوون باڵاترین و بێوێنێترین ئاکاری مرۆڤە. ئەو پێی وایە کە لە شەهید بوونە باڵاترین ماناکانی بەختەوەری بەرجەستا بێت چونکە شەهید کەسێکە گیانی خۆی بەختەکە لە پێناو بەختەوەریەکی ترا کە پێی وایە گرنگتر و دوورخایەنتر و فراوانترە و پێی وایە قارەمانی ڕاستەقینە کەسێکە کە ئازارە چێژێ هەڵبەت نەک لە پێناو خودی ئازار چەشتنا بەڵکو لە پێناو چێژی کەسانی تر و بەخشینیان لە ئازار چەشتن. بۆیە ئەبێ هەموو نازناوێکی شەرف بەخشرێ بۆ کەسانەی کە لە پێناوی نیشتیمانە گیانی خۆیان بەخت دەکەن و دەستنا ڕیزی شەهیدانەوە لە کاتێکە ئەم شەهید بوونە ئەم گیان بەختکردنە بە حەق بەختەوەری لە ناو کۆمەڵگایە فراوانترەکە. هەر لەبارەی شەهیدەوە قسەیەکی جوانی گۆڵدامایار هەیە دەڵێ شەرەفی هەر نەتەوەیەک پاڵەوانەکانێتی بە حەق شەهیدەکانمان پاڵەوانی نیشتیمانەکەی ئێمەن. ئەو کەسانن کە لە ڕۆژگارێکی زۆر سەختدا تێگۆشان ڕۆژگارێک کە چاوێک زۆر تیژ نەبووایە پێی بە ئایندێ پرسنگداری گەلەکەمان نەدەبرد. ئەو ڕۆژگارانە ئەوان ئازاریان چەشت بۆ ئەوی ئێمە ئازار نەچێژین. ئەوان لە ناهامەتیان بوون بۆی ئێمە بگەینە بەختەوەری. گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئایندەی وڵاتەکە و نیشتیمانەکە و میلەتەکەیە لە پێناو سەرفرازی و ڕزگاری خاکی کوردستانە لە پێناو کەرامەت و شەهامەتی ئینسانی کوردە. ئەبێ بە چاوی پێم وایە ینی دەبێت بە چاوێکی ڕێزێکی زۆر گەورەوە ئێمە تەماشای شەهیدەکانمان بکەین. ڕێز لە خەباتیان بگرن، ڕێز لە تێکۆشانیان بگرن، ڕێز لە ڕۆحێتی قوربانیدان و گیانبەخشینیان بگرین کە چونکە ئامادە بوون پیرۆستترین شتی خۆیان بە نرخترین شتی خۆیان کە ڕۆحە بیبەخشن لە پێناوی ئێمەیە و ئازاریان چەشت لە پێناو خۆشگوزەرانی ئێمەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە دۆست و نارەکانیشی شایری بۆدەن کە بە حزبی شەهیدان ناسراوە حزبێکە مێژوەکەی مێژووی خوێنبەخشینە مێژووی قوربانیدانە مێژووی تێکۆشانە لە پێناو
سەرفرازی گەلێکا کە گەلی کووردە مێژووی یەکێتی مێژوویەکە کە پڕاوپڕە لە شانازی و لە شەرەف پڕاوپڕە لە پاڵەوان لە قارەمان کە بە ڕوحێتێکی زۆر بەرزی کوردانە و نیشتمان پەروارانەوە بە بیرێکی زۆر فراوانەوە دەستیاندایە خەبات بۆ ئەوەی کە گەلی کورد ئەو کاروانی خەباتی کە لە سەدان ساڵەوە پێشەوە دەستی پێکرد بوو بگەێنێتە ئەنجامێک و بە حەقیش ئەوە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە گەیشتە تروپکی سەرکەوتن و لە ڕاپەڕینی ئازاری 1990 کە تاجی سەرکەوتنی لەسەر ناوە کوردستانی بە سەرفرازی و ڕزگاری و ئازادی شاد کرد. بەڵێ کاگەی ڕەوندیەک مەسەلەی دی گرنگتر ینی چکە و پێناسەی کە جەناوە دامەژت پێدا کە یەکێک لە فەیلسوفە ناودارەکانی جیانە ینی بەقەت باڵای شەهیدە بەڵام ینی لێرە یەک ڕاستی دیکە هەیە لە شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و لە نێویشاندا شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەهیدانە کاتێک کە بۆ ینی مەسلەیەکی گرنگ و ڕەوا ینی تێکۆشاونک و جەناوە دامەژت پێدا گرنگترین شت کە لە لای خۆیان بەخشیویانە بە مەسلەکە کە ڕوحی خۆیانە لە پێناوەوەی کە ئێمە بگەین بەم ڕۆژگاری کێسا تایدا دەژین و ئازادی و دیموکراسی وەروەها قەوارەیەشی گرنگی یاسایی بەرقەرارە بۆمان ئەمان لە سەردەمی هەڕەتی لایەتیەوە دەستیان داوەتە ینی چەک و شۆڕش و خەباتکردن هەر بە گەنجیش و لە سەردەمی لایەتیە ئەمان ئەم ڕوحە گرنگی خۆیان دەبەخشنە ئەم خاکە ئەم نمونەیە و ئەم شێوازی خەباتکردنە لە نێوان گەنجانی ئەوسا و لاوانی ئەوسا ینی ئەم جۆش و خۆشە بۆچی گەڕاوەتەوە بەڕاستی بڵێ لە ڕاستی ئەگەر ئێمە سەیری دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ڕۆژگارە بکەین کە یەکێتی تیا دامەزراوە ئەبینین کە لە ڕۆژگارێکی زۆر ناهەموارە لە ڕۆژگارێکە کە ناومێدی باڵی کێشا بوو بەسەر تەواوی کوردستانە بزنوێ ڕزگاری خوازی کورد تووشی نووسکە و پاشەکشەیەکی گەورە بوو دوژمن باڵی کێشا بوو و بە تەواوی کۆنتترۆلی تەواوی کوردستانی کردبوو لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی ڕابری بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد جەنابی مام جەلالدا ئەمەزرێ و پێشم وایە کە تێز و هزر و فەلسفەی جەنابی مام جەلالە کە وای کردووە مەدرسەیەک دامەزرێنێ کە تێیدا گەنجەکانمان لاوەکانمان بە ڕۆحێتی نیشتیمان پەروەری و کوردایەتی پەروەردە ببن و زۆر بە سانایی و زۆر بە ئازایانە ئامادەی فیداکاری و گیانفیدایی و قوربانیدان و خوێنبەخشین بن یەکێتی نیشتیمانی کوردستان توانی کۆمەڵگەی کوردەواری لەو ساتە وەختەدا کە بە جۆرێک لە جۆرەکان لێکترازا بوو و ڕێخستنەکانی لەبەریەک هەڵوەشابەوە ڕێک بخاتەوە کوی بکاتەوە و دیسانەوە وانەی کوردایەتی و نیشتیمان پەروەری پێ بداتەوە لەسەر بنەمایەکی نوێی خەباتی شۆڕشگێڕانە و پێشمەرگانە و ئەوە بەباری پێێنێتەوە و ئەنجامەکەشی ئێمە هەمومان دەزانین کە ئەنجامی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ئەزمونەیە کە لە بەردەستایە ئەم هەرێمی کوردستانەیە ئەم پەرلەمانەیە ئەم حکوومەتەی هەرێمی کوردستانەیە کە هەمانە ئەمە بە قەناعەتی من بەرهەمی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەرهەمی ئەو خەباتەیە کە ڕووبارە خوێنی لە پێناوە بەخشرا و یەکێتی خۆی بوو توانی وا بکات دەستی هێز و لایەنە سیاسەکانی تریش بگرێت بیان هێنێ لەم کاروانی سەرکەوتنەیە بەشداریان پێ بکە و هەمومان بێکەوە بتوانین ئەزمونێک بە خۆمان دەستەبەر بکەین و ئیدامی پێ بدەین. دەست خۆش کاک ڕەوندێمەوە خزمەت جەنابەت کاک حەسیب حاجی قادر کە سوکاری شەید کە لە ستودیۆکارمان لە کەرکوو لەگەڵمانی دووبارە ستاوت لێبێ ینی ئەوەی کە گرنگە لێرەدا ینی ئەوەتە شەیدان بەبێ جیاوازی لە ڕابردوو و لەو ساتانی کە بەڕاستی هەرێمی کوردستان و خەڵکەکەی ڕوبەڕووی مەینەتی و داژیرکاری و هەروەها تیرۆر بوونەتەوە شەهیدان و ئەوانەی کە لە پێشەوە جەنگاون خوێنی خۆیان بەخشیوە بە خاک و پاراستنی ئەو خەڵکەی کە لە هەرێمی کوردستان بە زمانی کوردی قسە دەکەن بەبێ جیاوازی ناوچە لێرە و لەوێ بەگشتی ئەتوانین بڵین شەهید ئەو کەسەیە کە ژیانی خۆی بەخشیوە بەبێ بیرکردنەوە لەوەی کە ئینتیمای حیزبی هەبێت یاخود لێرە و لێوێ لە پێناو
ناوچەیەک یا ناوچەیەشی دیکە خوێنی خۆی بەخشی بێت؟ کاک حەسیب ژۆر لێمە دەنگی منەگاتە لای تۆ؟ کاکەڕێ بەڵێ جۆر لێمە؟ دەنگەکە داوای لێ ورد نەکەم کاکەڕێ دێت و ئەبڕێ جارجار تێگەیشتی لە پرسیارەکەم یا دووباری کەم کاک حەسیب؟ وەڵاهی گوێم لێ نەبوو ببوورە بڕا زۆر باش گوێم لە سەوتنەوە بەگشتی بۆ نمونێسە ئێمە باز لە خەبات و قوربانیدانەکەین لە پێناو خەڵک و خاشی کوردستان و ئەم ڕۆژکە هاوکاتە لەگەڵ 30 ساڵی شەهیدکردنی مامەڕیشە و هاوڕێکانی باز دەو خەباتاکەین کە شەهید بە گیانی خۆی بە ڕۆحی خۆی داوێتی لە پێناو بەدەسێنانی ئەم ئەزمونەی کە هەیە لە هەرێمی کوردستان. پێ دوایە ئەوەی کە شەهیدان بەخشیویانەوە لە پێناویە ویستویانە ئەم ئەزمونە دروست بێ جیاوازیان کردووە لە ناوچەیەک بۆ ناوچەیەشی دیکە یاخود نەخێر هەمووی لە پێناو خاچی کوردستانە بووە. بەڵێ کاکاوڕێگیان سەرەتا دەستخۆشی لێکم زۆر و بە خێراتنی میوانە بە ڕێزەکە شەکەم من ببورن وڵات سەوت لای من باش نییە نازم هەوڵی برادران بۆ چا بکەن ئەگەر توانی وەڵامی ئەم پرسیارە بەرەوەگەر حاڵیش نەبوویت ئاساییە ئەگەڕێم وڵات دواتر. دەستخۆشیتان لێکم و بە خێراتنی میوانە بە ڕێزەکەی ستۆدیۆکەم کاگڕۆن شەید غەریب باڵەدنی کاک حەسیب جارێ هێدفۆنەکە لا بە وەڵامم بەرەوە ئاساییە پرسیاری ناکەم بەس وەڵام بەرەوە هێدفۆنەکە لا بە با بێزارت نەکات سەوتەکە ئەگەڕێتەوە بوو. لە 38مین ساڵ یادی شەهید بوونی مامەڕیشە و محسن و سەرداردا سەری ڕێز و وەفادا ئەنەوێنین بۆ گوڵکۆی پاکی و شەهیدە قارەمانانە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان دیارە شەهید بوون ئەو پەڕی پێناسێ و ئەگەر بگەڕین بە دوای پلەبەندی ئایتر لە پێم وایە لە شەهید بوون ئەو پەڕی پلەبەرزیە و ئەو کەسێک کە گیانی خۆی فیداکا بۆ خاک و نیشتیمان پێم نازانم پێم وایە لەو ئەلو کاک حەسیب کاکاوڕێ بەڵێ کاک حەسیب ئەمە جۆمان لە دەنگی توێ توانی بەردەوام بی ببورن لای من نازانم باش گوێم لە سەوتان نەبوو پرسیارەکە بەڵێ حەزەکەی تا ئەو کێشەیە چارەسەرەکەن دواتر دێمەوە خزمەت جەناوت کاک حەسیب سوپاسەکەم داواکارم برادران ئەو کێشە تەکنیکیە چارەسەر بکەن کاکڕۆن ینی یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئێمە پێویستە ینی قسەی لەسەر بکەین و ینی تەشیدی لێ بکرێتەوە شەهید لە پێناو خاکە بەبێ جیاوازی لێرە و لەوێ لە هەرێمی کوردستان و چۆن لە کاک حەسیبم پرسی گیانی خۆی بەخشیوە ینی بۆی کە ئەم ئەزمونە دروست بێت بۆی کە ئەم خەوارەیە دروست بێت بەڵام زۆر جار ینی لێرە و لەوێ جیاوازی ئەکرێت لە ناوچەکانی هەرێمی کوردستان پێ وایە لە نێوان شەهیدانیش کە گیانی خۆیان کردوتە قوربانی بۆم ئەزمونە گرنگە کە بەبێ جیاوازی ئەزمونێکە ینی سەدان و هەزاران شەهیدی بۆ دراوە لەلایەن هەموو لایەنە کوردستانیەکان بەبێ جیاوازی ئەگەر ئەوان ئێستا بمانایە بەم شێوازە و جیاوازی و جیاکاریان قوبوڵە کرد بێگومان نەخێر کاکاوڕێ ئەوە زۆر ڕاستەکە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەباتی شەهیدەکانمان بەبێ جیاوازی بۆ تێگڕای ناوچە جیاوازەکانی کوردستان بووە بۆ ڕزگارکردنی تەواوی کوردستان بووە و دیاریشە لە بەرچاوە کە فعلەن هەرێمی کوردستان لەنەوەی کە ئەمە توانیمان کەرکووکیش ڕزگار بکەین بەڵام جوجار هەندێک بۆی هەندێک هەلومەرجی سیاسی و عسکەری و ئەوە لە دەستدرایەوە بەڵام زۆربەی هەرە زۆری بەشەکانی کوردستان ڕزگار کرا و توانیمان حکمڕانی خۆ بەخۆی خۆمان دابمەزرێنین و لێرەوە حکمی خۆمان دەستەبەر بکەین شەهید لە ڕاستیدا زۆر جار پرسیارێک دێتە پێش و کاکاوڕێڵێن ئێمە حەقی شەهیدەکانمان داوە یاخود ئامانجی شەهیدەکان بە تەواوی هاتوونەتە دی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیە ئێمە ئەگەر بیکەین بە دوو بەشەوە ئەو بەشەی کە ئێمە ڕزگار بووین و حکمی خۆ بەخۆی خۆمان هەیە
بەڵێ ئەمە بەشێکە لە ئاماجی شەیدەکان و بەدی هاتووە بەڵام بەشەکەی تری کە بریتە لە بنیانانی کۆمەلگایەکی دموکرات و کراوە کۆمەلگایە کە هاوڵاتیەکانی هەست بە بوون و ئازادی خۆیان بکەن هەست بە پاراستی کەرامەت و شەهامەتی خۆیان بکەن هەست بە دادپەروەری بکەن هەست بە یەکسانی بکەن هەست بە ئازادی بکەن و تێدا لەو کۆمەلگایە ئازاد بن ئازادی گردبوونەوە و ڕادەربڕین و ئازادی خۆپیشاندان و هەموو ئەم جۆرە ئازادیانیان هەبێ من پێم وایە کە یاخود بەڵێم ئەگەر والیکی بدەینەوە ئایا مەسەلەن توانراوە داهاتی ئەم وڵاتە بخرێتەوە خزمەتی وڵاتەکە و نیشتیمانەکە و ئاوادانکردنی وڵاتەکە و بە یەکسانی بەسەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانە دابش بکرێتەوە و خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێ و ژێرخانێکی ئابووری پتە و بنیاد بنین ئەمانە هاتوونە دیدی من پێم وایە بۆ خۆم کە تا ڕادەیەک ناحەقی بەرامبەر بە خوێنی شەیدەکانمان نەکرێ و لەم ڕوانگەوە ئێمە پێم وایە کە ئازاری ڕۆحی شەیدەکانمانە دین چونکە تا ڕادێگە و خیانەتی ژنیە لەوە خیانەتێکی نیشتمانی ئەنی بێڕێزیکردنە بە قوربانیەکانی خۆمان بێڕێزیکردنە بۆ بە هەموو قوربانیانەی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە گیانی خۆیان بەخت کردووە لە پێناو ئەم نیشتیمان و ئەم خاکەیە ینی بە گشت داگیرکاری و چەسانەوەیە چوونەتەوە ئێمە دەبێت کاک هاوڕێ ئێمە دەبێت زۆر ڕێز لە خۆمان بگرین ڕێز لە خەبات تێکۆشانی خۆمان بگرین ڕێز لە مێژوی خۆمان بگرین ڕێز لە قوربانەکانی خۆمان بگرین ئێمە دەبێت کۆمەلگایەکی زۆر پێشکەوتوو بنیاد بنین ینی کەرەسەکانی پێشکەوتنی ئەم نیشتیمانە ئەم حکوڕانەی ئێمە هەمووی لە بەردەستایە ئێمە و خاکێکی بە پیتمان هەیە هەرێمێکی دەوڵەمەندمان هەیە ئەگەر بێت و دەسەڵات لە هەرێمی کوردستان ینی بیر ڕێز لە قوربانەکانی خۆمان بگریەوە بیر لە ئایندەی نەوەکانی ئەم نیشتیمانە بکاتەوە دەکرێت ئیسفادە لە هەموو ئەو کەڕێسانە بکەن کە لە بەردەستایە تۆ سیرکە کاکاوڕێ من لە چەند جارێک تریشە ئاماژە بە منداوە ینی ئێمە وڵاتێکمان هەیە زۆر دەوڵەمەندە بە سەرچاوی سامانی سروشتی کەنەوت و غازە خاکێکی زۆر بە پیتمان هەیە بۆ کشت و کاڵ ئاوی شیرینمان هەیە ناوچەی زۆر دڕفێنمان هەیە بۆ گەشتیاری هەموو ئەم کەرتانە دەکرێت یەک کرد لەم کەرتانە مەسەلەن وڵات هەیە بەس کەرتێک لەم کەرتانە هەیە بۆ منە بەس خاکیە بۆ گشتکاڵ یا ناوچەی جوانی بۆ گەشتیاری توانیوێتی داهاتێکی زۆر گەورە لەسەر پێی خۆی بوەستێ لەسەر پێی خۆی بوەستیەوە داهاتێکی زۆر گەورە کۆ بکاتەوە و وڵاتەکەی خۆی پێش بخە ئێمە هەموو ئەمانەمان هەیە بڕۆ بکە کاک هاوڕێ ئەنی ئەگەر بێت و ئێمە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک داهاتی ئەم وڵاتە کۆ بکەینەوە و بە شێوازێکی ڕێکوپێک بە یەکسانی دابەشی بکەینەوە بەسەر سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی لەم هەرێمەیە لە ماوەیەکی قیاسی زۆر کەمە وڵاتەکەمان لە ئاسی وڵاتانی جیهانی سێمەوە ئەچێتە ئاسی وڵاتە پێشکەوتەکانی دنیا چی وای کردووە کە ئێمە نەتوانین لە ئێستا و لە داهاتوشدا ئەمە ینی جێبەجێ بکەین بۆ ینی ئەمە خۆمە ئاسانە شەهیدان بە بێ جیاوازی لە یەک بەرەیە ڕوبەڕووی دوژمن ئەبوونەوە بەڵام ئێمە بۆ نەتوانین ئێستا کە ئەوان ئەم ئەزمونیان بۆ بەدەستێناوین ئەم خاڵانی کە جەناب دامەژەی پێکی کاگڕەوەند ینی بتوانین بە کۆدەنگیشی نیشتیمانی ینی بەدەستی بێنین وی پارێزین بەڕاستی لە ڕاستیە دەستەبەرکردنی ئەمە زۆر ئاسانە ئەگەر بێت و ئیرادە هەبێ ئەگەر بێت و ئێمە بە چاوێکی نیشتیمان پەروەرانەوە تەماشای ڕابردوو ئێستا و ئایندەی خۆمان بکەین تەماشای ناوخۆی وڵاتێکی خۆمان بکەین تەماشای دەوروبەری خۆمان بکەین تەماشای هەموو ئەو ڕوودا و گۆڕانکاری خێرانە بکەین کە لە عێراق و لە ناوچەکە و لە جیهانی شاڕوو ئەدەن ینی کات کاکاوڕێ لە قازانجی ئێمە نییە ئێمە ئەبێ ئیستقلالی کات بکەین بە زووترین کات ڕیزەکانی خۆمان ڕێک بخەینەوە کە ئێستا زۆر پەرتەوازەیە زۆر لێکترازاوین ینی هۆکارەکەشی دیارە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژوو خەباتی خۆیان هەمیشە باجی داوە سازشی کردووە لەسەر بەرژەوەندیە حزبیەکانی خۆی و لەسەر بەرژەوەندی ئەتا جەنای مام جەلال کات خۆی ڕۆحیشار بل سازشی لەسەر بەرژەوەندی کەسەکانی خۆی کردووە لە پێناو ئاشتیە لە پێناو تەباییە لە پێناو یەکڕیزی
ئەم گەلای ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە جەختی لەوە کردوتەوە لە پامەکانی جەنابی سەرۆک باوڵە لە پامەکانی جەنابی کاقوبادەوەکو جێگیری سەرۆکی حکوومەتی کوردستان لە پامەکانی مەکتەبی سیاسی یەکێتیە هەمیشە جەختمان لەسەر ئاشتی و پێکەوەی هێز ویلایەتە سیاسی کوردستانەکان کردەوە پێشمان وا بووە کە ئەم پێکەوەی بوونەمان دەتوانێت زامنی پاراستنی هەرێمەکەمان بکە و دەتوانێت دەستەبەری مافە دەستوریەکانمان لە عێراق بکات و دەتوانێت وا بکات پارێزراوە بین لە هەموو ئەو ئاڵنگاری و هەڕەشۆن بەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەن وجودیان هەیە. بەڵام بەداخەوە ڕەنگە حزبگەلێک هەبوێت یا خەڵکانێک هەبوو لە ناو حزبێکە پیان وا بێ کە لەبەرەوەی کە ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە لە ناو حکوومەت و لە ناو دامەزراوەکانی حکوڕانی هەرێمی کوردستانە ئەم پێگە و پلەپایە بەکاربێنن بۆ ناکۆکی حزبی بۆ بە جۆرێک لە جۆرەکان تاگڕەو بن لە بڕیاردانە نەگەڕێنەوە بۆ کۆدەنگی هێز ویلایەتە سیاسیەکان و پیان وایە کە ڕەنگە وای بیر بکەنەوە دەتوانن لەسەر شکڵ و شێوەی ئەو ئەماراتانەی لەم منتیقا هەیە لە شێوەی قەتەر و ئیمارات و دوبێ ئەوانە ئەمانش لێرە ئەماراتێک دامەزرێن کە بخوایان کەسی یەکەم و کۆتایی حکومڕانێکە بن. بەڵام ئەمە بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان ناگونجێ و لەگەڵ مێژوو خەباتی تێکۆشانی گەلی کوردان ناگونجێ لەگەڵ بیری دیموکراسخوازی فەلسفەی دیموکراسیان ناگونجێ و یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز ویلایەتە سیاسەکانی تریش بە بستنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری هەموو هێزانی تریش هێزگەلێک نین کە تۆ بتوانی پراوێزیان بخەی و حساب لەسەر ڕێیان نەکەی و گوێیان لێ نەگیری و تەکبیر و ڕاوێژیان لەگەڵان نەکەی لە پێناو ئەم نیشتیمانە و لە پێناو مستەقبەلی ئەم نیشتیمانە بێگومان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی زۆر سەنگینە کاکاوڕێ هێزێکی حساب بۆکراوە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمایەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی و هێزێکە کە ینی بەردەوام لە ماوەی 48 ساڵی ڕابردەوە بنزیکەی 48 ساڵە خەباتەکە لە 75 بۆ ئێستا بەردەوام خوێنەدا ینی بەردەوام شەید دەدا لە پێناو پاراستنی ئەم هەرێمە دوا شەیدمان شەید ئاکامە زانی کاگاوڕێک کە بەم نزیکانەوە چ ڕۆژ لەمە پێش شەید بوو نەوەستاوە لە خوێن بەخشی نەوەستاوە لە کاروانە بەردەوام ئەم کاروان بەردەوام نەوەستاوە لە خەباتکردن و تێکۆشان لە پێناو سەرفرازی ئەم گەلایە لە پێناو خۆشگوزەرانی و ئاسوودەی ئەم گەلایە لە پێناو ئارامی و ئاسایش و سەقامگیری ئەمەرێمە جەناب بە تایبەتی لەسەر بەردەوامبوونی کاروانی شەهیدان و بەخشینی خوێن لە پێناو خاکە کە هێشتا وەکو جەنابەت لە سەرەتای ئاماژەت پێدا بەشێکی گرنگی خاکەکەمان ئازاد نەکراوە کەویش ناوچەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان دێمە خزمەت جەنابەت کاک حەسیب قادر جەنابەت وەکو کەسوکاری شەهید ینی حەزەکەم و پرسیارە ئەوە وا بکەم بۆ نمونە شەهید کاتێک کە خۆی دەکاتە شەهید و خوێن دەبەخشێ لە پێناو ئەو خاکەدا یعنی ئەو بەنیازی هیچ پاداشتێک یاخود هیچ ئاوڕلێدانەوەیەک نەبوو خۆی لە نێوگۆڕەکەدا نەبوو کە سوکارەکەی بەڵام یعنی پرسیارەکە ئەوەیە دوای بەدەستهێنانی ینی خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین دەسەڵات لە هەرێمی کوردستان و حکوومەتداری لە هەرێمی کوردستان و حکوومەت لە هەرێمی کوردستان ئەتوانیوێتی خزمەتێکی شایستە بە کە سوکاری قوربانیانی شەهید بکات لە هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی بەڵێ کاکاوڕێ پرسیارێکی جوانە دەستخۆشی لە یەکەم داوای لێبورد نەکەم بۆی سەوت نەگەشتە نازانم دەنگ منەگاتە لایەوە ئێستا دەستخۆشی لە یەکەم و بە خێراتنی کاک ڕەوەندی شەکەم دیارە کاک هاوڕێ ئەوەی کە شەیدەکانی ئێمە خۆیان گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئازادی و سەرفرازی خاک و نیشتیمان و میلەتەدا بە درێژایی مێژوو ئێمە شەیدەکانمان خوێنە بەشن هەروەکو خوێنە بەخشن ئێساش کاک ڕەوەند ئاماژەی پێکرد تا ئێستا ئێمەش ڕۆژانە بە تایبەتی ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک و ئەو ناوچە گەرمانی کە ئێستا ئێمە تیا ئەژین خوێندان و قوربانیدان تیا ڕۆژانە بەردەوامە بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی کە لە ڕابردوودا کە سوکارەکانمان و ئەو قوربانی دانی شەیدەکانمان کە گیانی خۆیان بەخت کردووە دیارە ئەو ئامانج و هینانی کە هەیان بووە ڕەنگە نەهات پێتە دی و هیوادارم یعنی بەڕاستی من نازانم ئێستا بۆ سەرکردایەتی کورد بە ئام بە هەر هەمویانەوە و حیزبەکەی خۆشمان
یەکێتی نیشتمانی کوردستان بۆ سەر کاک پاڤڵ و هەواڵانیش کە پێداچوونەوەیەک بکەن یعنی ئێمە بەڕاستی زۆر پەراوێزین وەکو کەسکواری شەیدان لە ناوچەی کەرکووک و دەوروبەری ئەو ئێستا خۆتانە بینن ڕۆژانە ڕووداوی ناخۆش شتینا هەموار و ناڕێک لە ناوچەکانی دوو بزوە و ناوچانە ڕوو ئەدا و خەڵکمان لێ شەید دەکرێت زۆر بەناحەقیانی بەڕاستی ئەو ئەزمونەی کە بەدەست هاتۆ لە هەرێمی کوردستان کاگڕەوەند وە ئەین جنابی شتامەشتان پێدا بە کۆمەڵێک ڕێکاری گرنگ پێویستە لە نێوان لایەنەکان پارێزرێت بەڵام لەوە گرنگتر بەدەستێنانەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یاخود دابڕێنراوەکان بە تایبەتی کەرکووک و هەروەها ناوچەکانی دیکە کە مەشمولن بە مادی 140 ئەمە چۆن ئەتوانرێت لە قۆناغی ینی خەباتی داهاتووی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەم ناوچانە بە شێوازێکی ئاشتیانە بەدەست بێتەوە و خوێنی زیاتر نڕژێ بەڕاستی چکەمە بینیمان لە شەڕی داعش کە هەر یەشێتی نیشتیمانی کوردستان ڕووبارێ خوێنی لەو ناوچانە بەخشی بەڵام دواتر چۆن ئەو ناوچانەمان لە دەست چوو بەڕاستی بەڵێ هاوڕێ بە تاکید ئێمە بۆ ئەم پرسیارەی جەنابەت ئێمە پێویستمان بە یەک ریزی و یەک دەنگی هەیە لێرە بەڕاستی هەموو هێزە کوردستانەکان لە کەرکووک و ئەم ناوچانە یەک دەنگی و کۆدەنگی نێوماڵی کورد زۆر گرنگە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان بەو هەموو ئاڵنگاری و ناخۆشی و ناڕێشانی کە هاتۆتە ڕێی ناوچەکەی جێنێشتۆ و بەردەوام لە سەنگەری پێشەوە بۆ دیفاعکردن لەم سنوورانە بەڵام بە تەنها ڕەنگە ئێمە ڕوبەڕووی زۆر کێشەی قورس ببینەوە پێویستمان بە یەک ریزی و کۆدەنگی نێوماڵی کوردی هەموو لایەنە سیاسیەکان لە کەرکووک بۆ پاراستنیە و دەستکەوتانەی کە پێشتر ڕووبارێکی خوێندراوە تاوەکو گەشتوین بەو ئازادی کە ئەمڕۆ هەمومان ئێستا ڕاستەخۆ تا ئێمە لە کەرکووکە بە ئازادانە ئەژین ئەوش لە سایه خوێنی شەیدەکانەوە بووە و قوربانی زۆری کە دراوە لە شۆڕشە یەک لە دوایەکانی کوردستان و بە تایبەتیش لە شۆڕشی نوێی گەلەکەماندا بەڕابەرایەتی هەواڵی کۆچکردومان هەواڵ مامجەلال و ئەو ڕووبارە خوێنەی کە شەیدە فەرماندە و سەرکردەکانی ئێمە ڕۆحی خۆیان بەخشی لە پێناو ئازادی ئەم خاکە ستەم لێکراوەدا من دووبارە و چەندین جاری تریش داواکارم یعنی بەڕاستی ئەوە کەرکووک ئێمە ئێستا لە ژیانێکی ڕەنگە بڵێم زۆر باشە ناژین پێویستمان بە کۆدەنگی و یەک ریزی و ڕێخستنەوەی نێوماڵی کوردەیە پێ دوایەوە لە داهاتوودا بتوانرێ بەدەست بێت چکە بەڕاستی ئەنی تاوکو لە هەرێمی کوردستان کۆدەنگ نەبین ناتوانێت ئەو ناوچانەش پارێزراوکەین پێ دوایە ئەوە لایەندەیەشی نزیکدا ینی بەدەست دێت و ئەتوانرێ ئەو ناوچانە پارێزراوتر بێەوە ژیانی ئێوە بە تایبەتی کە سوکاری شەیدانیش لەو ناوچانە پارێزراو بێەوە ژیانێکی سربەرزانە بژین بەڕاستی لەژێر زوڵم و چەسانەوەیان نمێنن بەڵێ بە تەکید هەروەکو جەنابەت فەرمووت یعنی ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە دوو حیزبی سەرەکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تریش کە کابینەی نوۆی حکوومەتیان پێکهێناوە ئێمە ئەکرێت پێداگیری بکەین لە زۆر شت یعنی ناکرێت کاوڕێ لەوەتەی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەمومان نەزانین حەز ناکەم چمە ناو تەفاسیلۆ و لاپەڕە ڕەشە هەڵدەمەوە بەسەر مێژووا و خەڵکەکەی خۆشمانەوەنی تر نیگەران بکەین ئێمە بێناس کەوتوین لەم شارە یعنی هەموو شتێک لەژێر دەسەڵاتی خۆمان نابوو بە درێژایی چەند سەد کیلۆمەتر ئێمە خاک بەدەست خۆمانەوە بوو بە 2000 زیاتر شەیدمانداوە لە پێناو پاراستنی ئەو ناوچانەدا و دواتر خۆمان نەزانین چیمان بەسەر هات ئێستا من داواکارم لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی کۆدەنگیەک یەک ریزیەک دروستکەن بۆ ئەوەی ئەو ناوچانە بارودۆخەکە ئاسایی بێتەوە هاوڕێ بە حقیقەت یعنی لە ناڕێکی نێوماڵی کووردا ئێمە بۆیە پارێزگاری کەرکووکمان لە دەستدا و نەمانتوانی وردەوردەوە ئیداری ناو شاریش وەزعمان زۆر لە باشیان نیە ئێمە وەکو کەسوکاری شەیدان داواکارین لە سەرجەم لایەنە سیاسیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر ئاور لە ئەم ناوچانە بدرێتەوە دەست خۆشکاک حەسیب دێمەوە خزمەت جەناب کاگڕەوەند ینی مەسەلەیەکی گرنگەوەی تا بۆ نمونە کە سوکاری شەید هەمیشە کە ینی ئەیدوێنی دووە پرسیاری لەکەی ینی باز لە یەکریزیەکە باز لە کۆدەنگیەکە باز
لە کۆتاییە باز دە مافەکانی خۆیەکەوە ئێمە هەمووشمانە زایی وەکو بە کاک حەسیبیش ئاماژەم پێدا لەو پرسیاری پێشوو کە لێم کرد ینی شەید کاتێ شەید دەبێت و چاوەڕی پاداش نەبووە بەڵام خۆ ینی دەبێت لە خۆشگوزەرانی هەرێمی کوردستانە ژیانی ئەوانی ژیانی کە سوکارەکەی خۆشگوزەران بکرێت پێ دوایە لە هەرێمی کوردستان ینی حکوومەتە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینینۆ توانێتی خزمەتێکی شایستە بە کە سوکاری شەیدام کا بە بێ جیاوازی و ئەو تۆمارانەی کە هەیە بۆ نمونە لە مەسلەی موچەی شەهیدان پێ دوایە هیچ نەعەدالەتیشی تیا هەبێت لە هیچ ڕوویەکەوە بۆ شەهیدێک لە شەهیدێکی دیکەوە جیاوازی هەبێ بڵێ لە ڕاستیەکە گاوڕێ مەسلەی نەعەدالەتی لە هەرێمی کوردستان ینی مەسلەیەکە زۆر قسە و باسی لەسەر کراوە و تا ئێستا نەمانتوانی وەلانی کەمی دادپەروەری لە هەرێمی کوردستان دەستەبەر بکەین کە ئەمەش ینی بۆتە مای زیانگەیاندن بە بەرژێوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان و بە هەرێمی کوردستان و بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و خەڵکیا زەرمەند و بەعام و کە سوکاری شەیدانیش بەگشتی تیا زەرمەند بوون ئێمە پێویستمان بە چەسپانی دادپەروەریە پێویستمان بە یەکسانیە پێویستەکە کە مەسەلەن دادپەروی یەکسانی بۆ تەواوی کۆمەلگای کوردی دەستە بەر بکەین و ئەمە لە توانادا هەیە نەک شتێک مەسەلەن شتێک بێ نەکرێ یا لە توانادا نەبێ ئەو من قەنەعەتم وایە کە بە جۆرگ لە جۆرەکان لە ئیرادەیەک نییە بچوزانم یا ئەوانەی کە دەسەڵاتدارن و خاوەن بڕیارن بە ئەنقەست دادپەروەری لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکەن لیستی شەیدان ینی جەنابەت نمونەیەکی جوانت تێنایەوە لیستی شەیدان بۆ خۆی لیستێکە پێویستی بە پاکردنەوە هەیە کاکاوڕێ لیستێکە کە مەسەلەن ینی کفرە مەسەلەن بکوژی شەید مامەڕیشە وەک مامەڕیشە ناوی بە شەید بنرێ ینی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ئەم ناوە نابێ باڵای هەموو کەسێکا ببڕێ ئەمە بێ شەهید کەسێکە کە لە پێناوی خاک و گەل و نیشمانەکە گیانی خۆی بەختەکە شەهید کەسێک نییە کە خیانەت لەم نیشتمانە ئەکا ئەبێتە کەسێکی خۆفرۆش لە بەرەی ڕژەی بەعسا بووە و دژی خاک و نیشتمان و خەڵکی خۆی چەکی هەڵگرتووە خەڵکی عەزیەت داوە خەڵکی ئەنفال کردووە چی کردو چی نەکردووە لە ڕاستیە ئەوەی کە من زانیاریم هەیە ئەوەی کە لە ناو لیستی شەیدانە کارەساتە و عیبەیەکی زۆر گەورەیە بۆ هەر هەمومان و پێویستی بە چاکسازیەکی ڕیشەیی و بنەبەرکردنی ئەم دیاردەیە هەیە لەناو ئەو لیستایە وەڵاهی من نازانم ینی من تا ئێستا ئەوم نەبینیوە زۆر جار لێرە لە بەڕێبەرایەتی گشتی شەیدان گوێبیست بووم بینیومە لێرەوە ئەوەی کە زانراوە شەهیدی فەعلی نییە یا بە جۆرەکان لەبەر خاتری ئەو کراوە بە شەید ناوی لە لیستی شەیدانە دەرکراوە بەڵام لە شوێنی تر و لە لیستی حزبی ترە ئەم ئاکرێت من پێم وایە نەکراوە و بەعکسەوە ینی زۆر کەس کە بەعسی بوون و جاش بوون و خۆفرۆش بوون لە بەرەی ڕێژەی بەعسا بوون ئێستا کراون بە شەید و موچەکەشیان ڕەنگە لە موچەی ینی هەر کفرە کاکاوڕێ بەڕاستی کفرە ئێمە بەم تەریقە بەم شێوازە ناگین بە هیچ و ناتوانین نیشتیمانەکەمان پێشخین و ناتوانین ڕوحێتی نیشتمان پەروەری و بەرەنگاری و ڕوحێتی شۆڕژگەری تا ئێستا ئێمە بەردەوام ینی لە ڕوتی شۆڕشان بە ناتوانین ئەمە لە لای تاکی کورد جێگیر و چەسپاو بکەین ینی هەمیشە ئێستا هینێکە بۆ ئەڵێن بۆ ئینتیمان نیشتیمانی لاواز بۆ نەماوە گەنجێک کە تازە پێگا ئەمە ئەبینێت کەسێک کە خەباتی کردووە قوربانی داوە زۆر تێکۆشاوە زۆر ماندوو بۆ لە پێناو ئەم نیشتیمانەیە زۆر لە خوار کەسێکەوەی کە خەڵکی ئەنفال کردووە جاش بۆ خۆفرۆش بووە ڕوحێتی نیشتیمانی چۆن لا شەکەرە بکە ئینتیمانی نیشتیمانی چۆن لا بەهێز بێ چۆن سەری خۆی هەڵناگرێ چۆن ناڕوا چۆن ئاوارە و پراگەندە نابێ لەبەر ئەوە ینی ئێمە عەرزم کردی ئەبێ زۆر ڕێز لە مێژوی خۆمان بگرین ڕێز لە تێکۆشانی خۆمان بگرین ڕێز لە قوربانەکانی خۆمان بگرین بۆەوەی کە ئێمە هێشتا جەنابەت ئاماژت پێدا ئێمە هێشتا لە مەسیرەی ڕزگارکردنی خاکەکەمانن هێشتا بەشێکی زۆری خاکەمان
ڕزگار نەکراوە هێشتا ئێمە مافەکانمان وەکو پێویست دانی پێدانەدراوە هێشتا لەبەر کەڵبە و لەبەر مەترسی هەڕەشە و کەڵبەی داگیرکەرانین هێشتا یانمە ترس لەسەر ئەم هەرێم ئێمە نەڕاوەتەوە خەبات بەردەوامە و خوێندانیش بەردەوامە بێگومان و هەرێمی کوردستان کاک هاوڕێ هەرێمی کوردستان ئەم قوارە چرای ئومێدی بەشەکانی تری کوردستانە ئێرە خوا نەخواستە بەهۆی نەزانینی خۆمانەوە بەهۆی خراپی دارەدانی خۆمانەوە لە دەست بچێ قزی کوردی بۆ 100 ساڵە گەڕێتە دواوە بۆ پتریش نەکرد 100 ساڵ هەر میلەتەکەشمان بتوانێت بە خەبات و بە تێکۆشان نامێنێت لەبەرەوە ناکرێت ینی بەڕاستی ناکرێت تۆ لە کوێنە عەدالەتیەکەی بارحاڵ بەڵام لە ناو لیستی شەهیدانە لە ناو لیستی پێشمەرگەی دێرینە ئەخر ناکرێت تۆ جاشێک بکەی بە پێشمەرگەی دێرین وەکو پێشمەرگە دێرینەکە خاننشینی کێ و ئەسڵەن موچەکەشی لە موچەی پێشمەرگە دێرینەکە باشتر بێ ئێمە بێ خۆمان ڕێک بخێنەوە ینی کۆی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێویستی بە چاکردنە پێویستمان بە و پرۆسی چاکسازیش پرۆسەیەکە ئەبێ بەردەوام بێ و هێواش و بەرەبەرە و لەسەر خۆیە بەڵام نابێ بچڕێ کەواتەم لایەنانە ینی ئیلا بێ مل بدەن بۆ یەکتری و دانوستان لە نێو خۆی خودی خۆیان بکەن نەک ینی مل بدەن بۆ دەوروبەر و بێگانەکانی دەوروبەرمان ئەزانی هاوپەیمانی بەستن لەگەڵ دوژمنە زەمانەتی مانەوەی ئێمە ناکە یەکڕێزی ناوخۆی خۆمان پشتبەستن بە خۆمان زەمانەتی مانەوەی ئێماکە ڕێک و پێکردنی ئیدارەی حکومڕانی لە هەرێمی کوردستان زەمانەتی مانەوەی ئێماکە ڕازیکردنی خەڵک خزمەتکردنی خەڵک دابینکردنی خزمەتگوزارە سەرەتایەکانی وەکو ئاو کارەبا و ڕێگاڵبان و پێشکەشکردنی توزانم ڕەخسانی دەرفەت بۆ وەبەرهێنانی گەورە ئەمانە زەمانەتی مانەوەی ئێماکە ئەوەی کە تۆ بچی لەگەڵ ئەم دەستێکەڵاوکەی لە پێناو پرژەوەندێکی تەسکی حیزبایەتی و دژی هێز و لانە سیاسەکانی هەرێمی کوردستان بی کە هاوشانی تۆ خەباتەکەن تێ ئەکۆشن هیچ زەمانەتێکی پاراستنی هەرێمی کوردستان ناکە ئەوەش ئەزانین کاک هاوڕێ ڕاستە مەسەلەن میلەتی ئێمە میلەتێکی بە ئیرادەیە میلەتێکی بەهێزە میلەتێکە کە سەدان ساڵە خوێنە بەخشێ ئامادەی قوربانیدان و گیانفیدایی فیداکاریە بەڵام ئەبێ وەشمان لەبەر چاو بێ ئەمڕۆ ڕۆژگاری ئەمڕۆ تەنها ئیرادی ئێمە بەس نییە بۆ مانەوەی خۆمان بۆ پاراستنی هەرێمەکەمان پاراستنی قوارەکەمان زۆر گرنگە کە ئێمە ڕێز لە بیر و بۆچوونی دۆستەکانیشمان لەسەر ئاسی دنیا بگرین دوپەیام لێوەگەم چکە کاتم کەمەوە بۆیە بچمۆلەکە کەسی دوپەیامی دوپەیام من ئەوە یعنی ئێمە با هەر ئەوە بکەم بە دوپەیام ئێمە دۆستەکانمان لە ساڵی 91ەوە بە جۆرەك لە جۆرەکان پارێزگاری لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن پارێزگاری لە قواری هەرێمی کوردستانەکەن زۆر ڕێنمایان پێداوین پاراستویانین لە هێرشی داگیرکەران و مەترسی داگیرکەران ئەتوانم بڵێم لە دوای 2014 هاتنی داعشەوە هاوپەیمانان زۆر بە چڕوپڕی خەریکی ئێمن خەریکی ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەن خەریکی ئەوەن کە مەسەلەن ئامۆژگاریمان بکەن ئێمە نابێت لاسار و بێگوێ بین ناکرێ ئەوان بە ئێمە بڵێن یەکڕیز بین ئێمە یەکڕیز نەبین ناکرێت بە ئێمە بڵێن هەڵبژاردن بکەن نەیکەین ناکرێت بە ئێمە بڵێن ڕیفراندۆم مەکەن بیکەین ئەخر ئەمە هیچ ینی هیچ قازانجێک نە بە خۆمان و نە بە خەڵکەریمی کوردستان ناگەیەنێەوە تیا زەرمەند دەبین ئێمە پێویستە زۆر ڕێز لە خۆمان بگرین وەکو دوا قسەم زۆر ڕێز لە خۆمان بگرین زۆر تەبابین بڕۆحێتی برایانە و کوردانەوە بەیەکەوە دابنیشین بەیەکەوە ڕاوێژ و تەکبیر بکەین سەر بنین بەسەریەکەوە بزانین چی باشە چۆن ڕۆڵ تەوزیعکەین چێمان چی بڵین چێمان چی بکات چۆن بەیەکەوە بڕین لە بەغداد دیفاع لە مافە دەسووریەکانی هەرێمی کوردستان بکەین چۆن ئەو بەشەی خاکی هەرێمی کوردستان وەک کەرکووک و خانەقین و ناوچە داڕاوەکانی تر چۆن وا بکەین بیجێڕینەوە سەر هەرێمی کوردستان چونکە ناکرێت ئێمە تەرکیزی ئێمە بە تەنها لەسەر موچە و بودجە و ئەم بابەتە لاوەکیانە بێت کێشەی ئێمە کێشەی خاکە ئەبێ ئەم خاکەمان بجێڕینەوەش شەڕی لەسەر بکەین ئەمەش پێویستی بە یەکدەنگی و یەکگوتاری و خەباتی لێکۆشانە دەست خۆش کاکەڕەوە بەڵێ کاگە حەسیب ئەمە دووە سەرنج و پەیامی تۆش جۆمان لێ بفەرموو بەڵێ کاک هاوڕێژیان من لە دوا سەرنج و پەیاممە هەر منیش دەنگ مەخەمە پاڵ دەنگی کاکڕەوەند بۆ ئەوەی پێداچوونەوەیەک بە لیستی شەیدانا بکرێ
بە حقیقت داواکارین لە حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان ئەو کەیسێکی بەڕاستی زۆر گرنگ و حساس و هەستیارە ناکرێت تۆ من شەیدەکەم لەبەر پەتیسیەدارە و بەدەم گولە و لە شۆڕشەکانە تیا بچێ و دوژمنەکە و نەیارەکەەوە ئەوەی کە ڕاوی شەیدەکان و پێشمەرکانی ئێمەیان کردبێ ئێستا ئەویش حساب شەیدەکەی من و کاک ڕۆند و هەموو شەیدەکان تری بۆ بکرێت یعنی ئەمە داواکاریمانە داواکاری ئەوەشمان لە حکوومەت هەیە ینی بەڕاستی لە حکوومەتی هەرێم و یەکێتی نیشتمانی کوردستان پێداگیری بکات لەسەر ئەوەی کە تاکەی ینی ئێمە هێزین ئێمە توانامان هەیە هەموو ئیمکانێتێکمان هەیە با پاداگیری بکەین لەسەرەوەی کە چۆن بگەڕێنەوە ناوچە جێناکۆکەکان بە دوواداچوونێکی بۆ بکەین چاوێک بەو ناوچانە بخشێنینەوە بە یاساکانە قوبوڵی نەکەین تا ئێمەسەوە لە حکوومەتی عێراقیە کە هاوڕێ پەرلەمانمان هەیە و چەند وەزیرمان هەیە ناکرێ هەروە بێدەنگ بۆسین ئەو هەموو زوڵمەی بەرامبەرمان بکرێ و هەر تەماشاکەر بین ئەوە بکەین و لەم ڕۆژە یادی پیرۆزەی شاکە 24 یەکە ینی من زۆر مافمان نەداوە بەڕاستی ئەو یادەی شەید مامەڕیشە و هاوڕێکانی کە ئەمڕۆ 24 یەک ئێکی لە ساڵی 1950 ساڵ بەر لە ئێستا مامەڕیشە و محسن و سەردار خوێنی خۆیان گیانی خۆیان بەخت کرد و لە پێناوی پاراستنی نیشتیمان و ئازادی گەلەکەماندا سەری ڕێز و وەفادا ئانەوێنین بۆ پاکی گیانی پاکی شەید مامەڕیشە و هاوڕێکانی و سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری کوردستان زۆر سوپاسانەکەم و دەستان خۆش دەستخۆش ڕۆحی هەموو شەیدان ئاسوودە بێت. سوپاس بۆ کاک حەسیب حاجی قادر کە سوکاری شەید کە لە ستۆدیۆکارمان لە کەرکووک لەگەڵمان بوو. سوپاس بۆ کاک ڕەوەند غەریب هەڵەدنی ئەندامی مەکتەبی پەیوەندیەکان سەرچاو بەخێر. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵخێم شەوی پانۆراما پێشکەش کرا. خواتان لەگەڵ.